ئێستا کاتی ئەوە هاتووە ئەمانەوێت لێرەوە ڕابگەین بە بەڕێستان کە داواکارین لەسەر جەم تاک بەتاشی ئەم وڵاتە هاوڵاتیان خاوەن کارگەکان ڕێکخراوە مەدەنیەکان ڕێکخراوە ژینگەیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی پەیوەندیدار کە هەڵمەتێک ئەو هەڵمەتە ئاکتیڤ بکەینەوە کە بەسەوزکردنی کوردستان بۆیە ئێمە لێرەوە داواکارین سەرجەم ئەو لایەنی پەیوەندیدارانە پەیوەندیمان پێوەکەن لە بەرواری ئەمڕۆوە هەتاوکو کاتەکەی دیاری نەکراوە بڵێن هەر کەسێک کەویستی هاوکاریمان بکە ئێمە بەیانیان لێرەوە لە سەعات دەی سەر لە بەیانیەوە هەتاکو چواری عەسر دەرگامان کراوەیە بەڕووی ئەو کەسانەی کە هاوکاریمان پێشکەش دەکەن هاوکاریەکە مادیە معنەویە و نەمامهێنانە لە سلێمانیەوە دەستمان پێ کردووە دواتر هەنگاوەنین بۆ پارێزگاکانی هەولێر و دوهۆک و هەڵەبجە و بەردەوامە بین بۆیە پێویستمان بە هاوکاری و هەماهەنگی هەموو لایەک هەیە و دەرگا بەڕووی هەموو کەسێکا کراوەیە